سڵاوی خۆی گەورەتان لێبێت. لە هەندێک جارە پرسیاری ئەومان لێ دەکرێت ئایا کەسێک کە غودەی تەمەڵی هەبێت دەتوانێت بە ڕۆژوو بێت و چۆن حەبی تایرۆکسینەکەی وەربگرێت. لە زۆربەی کاتەکاندا کەسێک کە غودەی تەمەڵی هەبێت دەتوانێت بە ڕۆژوو بێت بەبێ هیچ ئەوەی کە کاریگەری لەسەر جستەی دروست بکات. واتە ڕۆژوو کاریگەری نەرێنی لەسەر کەسێک دروست ناکات کە غودەی تەمەڵی هەبێت. ئەی چۆن حەبی تایرۆکسین وەربگرێت؟ ئەگەر کەسێک بە ڕۆژوو بێت ئەوە دەتوانێت حەبی تایرۆکسینەکەی لە کاتێک لە پێش خەوتن بەکار بهێنێت بە مەرجێک 2 کاژێر پێش خەوتن هیچ خواردنێک نەخوات، بەڵام دەتوانێت ئاو بخواتەوە. ئەگەر زیاتر بێ لە 2 کاژێر باشترە. بە نمونە ئەگەر کەسێک سعات 12 شەو دەخەوێت ئەوە دەبێت لە سعات دەوە یان پێشتریش هیچ نەخوات جگە لە ئاو ئەنجا پێشکەوتن حەبەکەی بخوات و ئەتوانێت بە شێوازێکی تر بەکاربهێنرێت لە کاتی پارشێوە پێش ئەوەی کە دەست بکات بە خواردنی پارشێوە بە 1 کاژێر یان زیاتر حەبەکەی بەکاربێنێ و دواتر پارشێوەکەی بکات. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لای. سمارت وەرچەرخانە.